کاتێک زێدی باب و باپیران لەلایەن گروپە چەکدار و حیزبە سیاسیەکانەوە لێزەوت دەکرێت و ئەو شوێنەشی بەناچاری ڕوویتێتەکەی بەدەربێت لە خزمەتگوزاریە سەرەتاییەکان و لەبەر تشکی خۆری مانگی تەمووز و ئابدا ژیان بەسەر ببەیت. دوور نییە جێهێشتنی ئەو نیشتیمانە بۆ بەشێک لەم ئاوارانە ببێتە ئەمری واقع. بەپێی ئامارێکی ڕەسمی کە لەلایەن بەڕێوەبەری ناوەندی ناحیەی تانجەرەوە بەپەیام دراوە، زیاتر لە 100 خێزانی ئێزیدی کە چاوەڕوان دەکرێت زیاتر بێت لەو ڕێژەیە بەهۆی خراپی ڕەوشی ژیانانەوە ڕویان لە دەرەوەی وڵات و بەتایبەت وڵاتی ئەڵمانیا کردووە. لە ڕاستیە ئێمە لە دوای ڕووداوەکانی ساڵی 2014 عێراق سێ کەمپی بەهۆی هاتنی ئاوارەکان بۆ هەرێمی کوردستان سێ کەمپی ئاوارە لە سنووری ناحیەی تانجەرەوە دروست کراوە. کەمپی ئاوارەکانی باریکە کە کوردانی ڕۆژئاوا و هاوڵاتی عەربی سووری لە خۆ گرتووە، کەمپی ئاوارەی ئاشتی کە یەزیدیەکان و شەبەک و بەشێک لە ئاوارە عەرەبەکانی خوار و ناوەڕاستی عێراقی لە خۆ گرتووە، و کەمپی ئاوارەکانی عەربەت تیشمانەیە کە ئەویش هەر ئاوارەی بەڕێگەز عەرەبی ناوەڕاستی خوار و عێراقی لێیە. لە ڕاستیە بوونی ئەم کەمپانە لە سنووری ناحیەی تانجەرەوە بارگرانێک و زەختێکی زیاتی خستوەتە سەر ئیدارەی ناحیەکەمان، و ئێمە لە بەڕێوەبەراتی ناحیە لە ڕێگەی کارگەڕی کەمپەکانەوە لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە بە سپاسەوە شخصی پارێزگار ئەتوانم بڵێم توانیمانە بەشێکی باش لە خزمەتگوزارەکانیان بۆ فراهەم بکەین. بەشێک لە ئاوارەکان گلەی لە خزمەتگوزاریەکانی ناو کەمپەکە دەکەن و دەڵێن بەهۆی ساڵی یادی داگیرکردنی شەنگال بەشێک لە خزمەتگوزاریەکان چاکراون، بەڵام لە ڕاستیدا کێشەی کەمی ئاو بەرزی پلەکانی گەرما بوونەتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشیە درمیەکان لە نێوان دانیشتوانی کەمپەکە و بە تایبەت منداڵان. ئاوارەکان داواکارن بە زووترین کات ناوچەکەیان دوور بخرێتەوە لە ململانە سیاسیەکان و بە زووترین کات خزمەتگوزاریەکان بۆ شنگال بگەڕێننەوە، چیتر ئەوانیش لە دووری زێدی باب و باپیرانیان ڕۆژەکانی ژیانیان بەسەر نەبن. وەضعی شنگال خراپە، ماڵێ ما خەرام بە کەس نینە چێکە، کەس نینە عمارەتکە، کەهرەب نینە، ئاو نینە، حمایی نینە، هەموو خەراپ. وەلا ئاوەکە تۆزێک باشە، ئەلە 4 مانگ 5 مانگ یەکجار موازی وەرگرین چی لێ بکەن. تشتی زۆر زەعیفە، هیچ کەسێک ناوێت سەری خۆ لە ئەو کەمپەکە بیشینێ و هەموو نەخۆشە بن گەرمایە، وەلا وەزعی کەمپەکە نەخۆشە زۆر، نەموارە و نەتشتە هیچ. ئەو سیم کارتێمە چاک بکەن موارەکان بەرێ بینێن هیچ نییە. 4 مانگە 3 مانگە 4 مانگە یەکجارێ هەر 4 نەفەر بن 11,000 مای چی لی بکەن، بدن بە مواد، بدن بە جلوبەرگ بۆ منال، بدن بە غراز بۆ مواد چی بکەن. سەرجەم خزمەتگوزاریەکانی کەمپی ئاشتی لە ناحیە عەربەت و کەمپەکانی دیکەی هەرێمی کوردستان لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە کۆمەکی دەکرێت و لە ئێستادا حکومەتی هەرێمی کوردستان هیچ کۆمەکیەکی ڕاستەوخۆی ئاوارەکان ناکات. لە کەمپی ئاشتی 2211 خێزان و لە بەرامبەردا 10,777 کەس نیشەژێن کە دابەش دەبن بەسەر 202 خێزانی ئێزیدی و 6 خێزانی شەبەک و 6 خێزانی تورکمان و نزیکەی 2000 خێزانی عەرەب. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیە عەربەت.